تا ئێستا و پرسیارت لە خۆت کردووە کە بۆچی پاشمەوەی کەشتی نوقمبووی تایتانیک لە ناوەندی دەریادا دەرنەهێنراوەتەوە؟ نوقمبوونی کەشتی تایتانیک بە یەکێک لە ڕووداوە مێژوویە سەرنجڕاکێشەکاندا دەنرێت. ڕاستە ئەم ڕووداوە زیاتر لە سەدەیەک لەموبەر ڕووی داوە، بەڵام تا ئێستا لە هەزر و بیرەوەری خەڵکی ئەم سەردەمەدایە. خەڵکیش کەم تا زۆر سەرگوزشتەی ڕووداوەکە دەزانێت چی بووە و چی نەبووە. کاتێک کەشتیەک بە ناوی تایتانیک بە 2223 سەرنشینەوە سەر لە بەیانی دەی نیسانی 1912 لە ساوثهامپتن لە باشووری بەریتانیا بۆ نیویۆرک کەوتەڕێت، دوای 4 ڕۆژ لە گەشتەکە خۆی کێشا بە شاخێکی سەهۆڵدا و 1570 سەرنشینیان خنکان بە تیمی ناو کەشتێکەشەوە. ئەم ڕووداوە جارجارە چیرۆکەکەی بەرگوێمان دەکەوێت. دوایین جاریش ئەو کاتە بوو کاتێک ژێردەریای تیتان بە 5 سەرنشینەوە ویستی گەشتێک بکە بۆ ناو قوڵای زەریاکە و لە نزیکەوە دیمەنی کەشتێکە ببینێت. بەڵام دوای ماوەیەک هیچ سۆراغێکیان نەما. دوای چەند ڕۆژ لە گەڕان و پشکنین دەرکەوت ژێردەریایەکە تەقیوەتەوە و سەرجەم سەرنشینانی ژێردەریایەکە گیانیان لەدەستداوە. بەڵام تا ئێستا بەخەیاڵ هاتووە بۆ نەتوانراوە کەشتی نوقمبووی تایتانیک لە ناوەندی قوڵای دەریادا دەربهێنرێتە دەرەوە بۆ ناوشکانی بۆ ئەوەی هیچ نەبێت لە شوێنێک دابنرێت وەک مۆزەخانەیەکی لێ بکرێت و خەڵک بتوانن لە نزیکەوە سەردانی بکەن و ببینن. ئەو هۆکارانە چین کە ڕێگرین لە دەرهێنانەوەی ئەم کەشتیە مێژوویە کە تا ئێستاش لە قوڵایی دەریادا ماوەتەوە. لە سەرەتای نوقمبوونی کەشتی تایتانیکەوە چەند هەوڵەگران بۆ دەرهێنانەوەی ئەم کەشتیە بەلاحا، بەڵام هیچ کام لە وڵانە نەگەیشتناکەم. ئەمەش لەبەر چەند هۆکارێک کە لەم راپۆرتەدا هەوڵ دەدەین وەڵامیان بدەینەوە. کەشتی تایتانیک بە دووری 2.5 میل لە قوڵای زەریای ئەتلەسیدایە. بە جۆرێک لەم ئاستی قوڵاییەدا پستانی ئاو زۆر بەرزە لەناو زەریادا و پلەکانی گەرماش بە قوڵای 2 میل زۆر ساردن. بۆیە زەریاوان و تەنانەت ژێردەریاییش توانای ئەوەیان نییە زۆر بە ئاسانی بگەنام قوڵاییە. پستانی شێرسەریا بە جۆرێک زۆرە کە دەگاتە 3000 گرام بۆ هەر ئینجێک، واتە گەرمرۆ بە بەجلوبەرگی تایبەتی مەلەکردنەوە بڕواتەوە قوڵایی کەشتی تایتانیکی لێیە، دەم و دەست جەستەی دێتەوە یەک و تێک دەشکێت بەوەی پستانی بەرزیاوەکەوە. دووەم هۆکار ئەوەیە کەشتی تایتانیک نزیک بە سەدەیەکە لەناو قوڵایی زەریادایە کە لەو ماوەیەدا و بەشەی کەشتێکە کە ماوە بەهۆی خوێی دەریا و بەکتریاوە زیانی زۆری بەرکەوتووە، واتە هەر جوڵێک بە کەشتەکە دەبێتە هۆی پارچە پارچەبوونی. هۆکارێکی تر کە ئەوەندەی تر دەرهێنانەوەی کەشتەکە ستەم کردووە شێوازی لەنگەرگرتنی کەشتێکەیە کە ئەو کات نوقم بووە. بە گۆشەیەک وەستاوە هەر جوڵەیەک زیانی زۆرتر بە پارچەکانی دەکەوێت. بێگومان یەکێک لە هۆکارەکانی تر ئابووریە. تێچووی دەرهێنانەوەی کەشتەکە بە ملیاران دۆلار دەخەملێنرێت بەهۆی ئەوەی ژمارێکی زۆر ئامێری زەبەلاحی پێویستە کە هیچ وڵاتێک ئامادە نیە ئەم تێچوابووریە بگرێتە ئەستۆ. هۆکارێکی تر کێشی کەشتێکەیە کە بە 52,000 تەن دەخەملێنرێت. ئەمەش دەرهێنانەوەی قورستر کردووە. هەروەها لایەنی ئیتیکیش دەوری خۆی هەیە. بە جۆرێک ئەو کەشتیە ئێستا وەک قەبرستانێک وایە بۆ گۆڕی نزیکەی 1500 کەس کە ئەو کات نوقم بوون. بۆی هەر جۆرە ڕووداوێک بێتە هۆی تێکشکانی زیاتری کەشتیەکە وەک بێڕێزێک بە خانەوادە و خودی قوربانیەکانیش لێک دەدرێتەوە. هۆکارێکی تر کە وڵاتانی دەسەوسان کردووەوەیە کە لە ئێستادا ژمارێکی زۆری گیانەوەری دەریایی ناو کەشتەکەیان کردووە بە ماڵێک بۆ خۆیان. لە حاڵەتی دەرهێنانی کەشتێکە بەشێکی زۆر لەو گیانەوەرە دەریاییانە لە ناو دەچن و بێ ماڵ و حاڵ دەبن. هەڵبەت پێشنیارێکی تریش هەبوو لەم دواییانەدا کە ئامێرێکی گەورە دروست بکرێت بە دەوری کەشتێکەدا بە پەمپی گەورە ئاوی ناو ئامێرەکە دەربهێنرێت بۆ دروستکردنی کەشێکی وشک بە دەوری کەشتێکەدا. بەڵام ئەم پێشنیارە تا ئێستا هەر لە چوارچێوەی تاقیکردنەوەدایە و نەخراوەتە جێبەجێکردنەوە. تۆ وەک هاوڵاتیەک پێت باشە چی لە کەشتی تایتانیک بکرێت؟